بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنگی. ناسنامەی کتێب لە وەسێتە پڕ حیکمەتەکانی لوقمانی حەکیم بۆ کوڕەکەی. ئامادەکردنی سەلام عەلی شێخانی. چاپ و بڵاوکردنەوەی نووسینگەی تەفسیر بۆ بڵاوکردنەوە و ڕاگەیاندن هەولێر. دیزایانی ناوەوە جومعە سدیق کاکا. خەت نەوزاد کۆیی. بەرگ ئەمین موخلس. نۆرە و ساڵی چاپ دووەم 1433 کۆچی 2012 زاینی. ژمارەی لاپەڕە 39 لاپەڕە. خوێندنەوە لەیلا عەلی ڕەحمان ڕەحیمی. کارەدەنگیەکان شاخەوان عەبدولکەبیر. پێشکەش لاپەڕە 5. پێشکەشە بە دایک و باوکی ئازیزم، بە هەموو ئەو دایک و باوکانەی کە دەیانەوێت ڕۆڵەکانیان بە چاکترین شێوە پەروەردە بکەن. پێشەکی لاپەڕە 7. بسم الله الرحمن الرحیم. پێشەکی هیچ گومان لەوەدا نییە کە خودای مەزن بۆ هەموو چین و توێژێک پەیامبەری بۆ ناردوونە، ئەوانیش بە چاکترین شێوە پەیامەکەیان گەیاندووە بە خەڵک. ئەمجا بەهۆی ڕەوشتە بەرز و وتەپڕ حیکمەتەکانیان کەسانێکیان پەروەردە کردووە کە ناویان لە مێژوو بەرز و شەکاوەیە. جا یەکێک لەم کەسانەی کە ناوی لە مێژوودا تۆمار کراوە وتەپڕ حیکمەتەکانی وەک چراوان بۆ ڕووناکردنەوەی ژیان لوقمانی حەکیمە کە پەروەردەگار لە قورئانی پیرۆزیشدا باسی کردووە کە چۆن ئامۆژگاری کوڕەکەی کردووە و ڕێگەی ڕاست و دروستی پێشان داوە. سەلام عەلی شێخانی 21/3/2010. کورتەیەک لە ژیانی لوقمانی حەکیم. لاپەڕە 9. ناوی تەواوی لوقمانی کوڕی عەنقایە. لە گەورە پیاوەکانی نەوەی قین بنی حۆڕ بووە. هەندێک کەس دەڵێن کە لوقمان پێغەمبەر بووە، هەندێکی تریش دەڵێن کە پیاوچاک بووە، بەڵام زۆربەیان لەسەر ئەوە کۆکن کە لوقمان پیاوچاک بووە. لوقمانی حەکیم لە زمانی داود عەلەیهی السەلام ژیاوە. پیاوێکی ڕەشتاڵە بووە، بۆیە بۆتە بەندەی پیاوێکی بەنی ئیسرائیل، بەڵام پاشان بەهۆی حکمت و دانایەکەی خاوەنەکەی ئازادی کردووە و پارەشی پێداوە. دەجێرنەوە کە لوقمان داناترین کەس بۆ لە زمانی خۆیدا بەهۆی قسە پڕ حکمت و پەندەکانی. سەرچاو مێژوویەکان دەری دەخەن کە لوقمانی حەکیم لە بنەڕەتدا خەڵکی میسرە، هێندێکی تر دەڵێن خەڵکی حەبەشەیە. لوقمانی حەکیم بە داناترین کەسی عەرەب دەژمێردرێت پێش سەردەمی ئیسلام. دەجێرنەوە کە لوقمانی حەکیم لە کۆتاییەکانی ژیانیدا خۆی دوورە پەرێز گرتووە لە خەڵک و خراپەکارەکانیان. چووە بۆ شوێنێک لە نێوان ڕەملە و بەیتولمەقدس، لەوێدا ماوەتەوە بۆ ئەوەی تێکەڵی خەڵک نەبێت. جا لەوێ ماوەتەوە تاوەکو بە خزمەتی پەروەردەگاری گەیشتووە. لە ئامۆژگاریە پڕ حیکمەتەکانی لوقمانی حەکیم بۆ کوڕەکەی کە لە قورئانی پیرۆزدا هاتووە. پەروەردەگار دەفەرمێت: وَإِذْ قَالَ لُقْمَانُ لِابْنِهِ وَهُوَ يَعِظُهُ يَا بُنَيَّ لَا تُشْرِكْ بِاللَّهِ إِنَّ الشِّرْكَ لَظُلْمٌ عَظِيمٌ. لوقمان بە کوڕەکەی خۆی وت کاتێک کە ئامۆژگاری دەکرد: کوڕە شیرینەکەم، نەکەیت شتێک بە هاوتا و هاوبەشی خوا بڕیار بدەیت، چونکە هاوبەشدانان ستەمێکی گەورەیە. پەروەردەگار دەفەرمێت: يا بني إنها إن تك مثقال حبة من خردل فتكن في صخرة أو في السماوات أو في الأرض حبة من خردل فتكن في صخرة أو في السماوات أو في الأرض يأت بها الله إن الله لطيف خبير. ئەی کوڕی ئازیزم،
بەڕاستی ئەگەر گوناهێک بەقەدەر خەرتەلەیەک هەبێت لەنەو بەردێکدا لە ئاسمانەکان یان خۆت لە زەوی حەشاردرابێت لای خوددا شاراوە نییە، دەیهێنێتە مەیدان، چونکە خوددا هیچ شتێکی لێ شاراوە نییە و زۆریش بە ئاگایە. پەروەردگار دەفەرمێت: يا بني أقم الصلاة وأمر بالمعروف وانه عن المنكر واصبر على ما أصابك إن ذلك من عزم الأمور. کوڕی شیرینم، نوێژەکانت بە چاکی ئەنجام بدە، فەرمان بە چاکە بکە و قەدەغە لە گوناح بکە، بە ئارام بە لەگەڵ ئەو ناخۆشیانەی ڕوبەڕۆت دەبنەوە. بەڕاستی ئەوانەی باس کرا هەندێک لەوانەیە کە هەر دەبێت ببێت. پەروەردگار دەفەرمێت: ولا تصعد خدك للناس ولا تمش في الأرض مرحا إن الله لا يحب كل مختال فخور. هەروەها ڕوود وەرمەگێڕە لە خەڵکی، بەسەر زەویدا بە فیز و ناز مەڕوە. بەڕاستی خوا ئەو کەسانەی خۆش ناوێت کە خۆ هەڵکێش و فەخرفرۆش و فیزاوین. هەوڵ بدە لە ڕۆیشتندا مامناوەندی بڕوە، بەرەو ئامانجێکی چاک هەنگاو بنێ، بە دەنگێکی هێواش و لەبار گفتوگۆ بکە و بدوێ، چونکە بەڕاستی بێزارترین و ناخۆشترین دەنگەکان دەنگی گوێ درێژەکانە. لە ئامۆژگاری پڕ حیکمەتەکانی بۆ کوڕەکەی. دەجێرنەوە کە لوقمانی حەکیم 4 شتی لە حیکمەتەکانی هەڵبژاردووە و ئامۆژگاری کوڕەکەی پێکردووە کە 2یان وەبیر خۆی بهێنێتەوە و 2یان لەبیر بکات. ئەو 2 شتێک کە وەسیەتی پێکردووە کە وەبیر خۆی بهێنێتەوە بریتین لە 1 گوناهەکان، 2 مردن، و ئەو 2 شتێک کە وەسیەتی پێکردووە کە لەبیری خۆی بباتەوە بریتین لە 1 چاکەکردن بەرامبەر خەڵک، 2 لە بیرکردنی خراپیەکانی خەڵک بەرامبەری. کوڕەکەم، وەسێتت پێدەکەم کە 2 شت هەیە دەستی پێوە بگرە، ئەوانیش سامانت بۆ بژێوی ژیانت و ئاینەکەت بۆ ڕۆژی دواییت. کوڕە شیرینەکەم، با چەک و تفاقت بەرامبەر دوژمنەکەت لێبوردنت بێت بۆی، خۆت بە ترسنۆک پێشان مەدە لە بەرامبەری، نەوەک بەسەردا زاڵ بێت. کوڕەکەم، من ئاسن و بەردی زۆر گەورە و زۆر شتی قورسم هەڵگرتووە، بەڵام هیچ شتێکم لەلا قورستر و گرانتر نەبووە وەکو دراوسەی خراپ. من هەموو تاڵی و ناخۆشێکم چەشتووە، بەڵام هیچ تاڵی و ناخۆشێکم نەچەشتووە وەکو هەژاری و نەداری بێت. کوڕەکەم، با 1000 دۆستت هەبێت، بەڵام با 1 دوژمنت نەبێت، چونکە ئەگەر 1 شت هەبێت هەر زۆرە. کوڕە شیرینەکەم، لە کاتی هەژاریدا پشت بە دەستکەوت و قازانجی حەڵال ببەستە، چونکە هەر کەسێک تووشی هەژاری و نەداری بێت ئەوە 3 کەم و کوڕی توش دەبێت. 1 لە ڕووی ئاینەوە لاواز دەبێت، 2 عەقڵ و ژیری بێهێز دەبێت، 3 جوامێری و پیاوەتی لەدەست دەدات. لە هەمووشیان گەورەتر ئەوەیە کە خەڵکی نەزان گاڵتەی پێدەکەن. کوڕە شیرینەکەم، پشت بە دنیا مەبەستە و دڵی خۆتی پێ مەشغوڵ و سەرقاڵ مەکە، چونکە تۆ بۆ خۆشەویستی دنیا دروست نەکراوی. پەروەردگار دروستکردنی دنیای زۆر لە ئاسانتر بووە لە دروستکراوەکانی تری، چونکە دنیای نەکردوتە پاداشتی خوداپەرستان و چاکەکاران و نەشی کردوتە سزا بۆ گوناهکاران. کوڕەکەم، ئەم دنیای دەریایەکی زۆر گەورەیە کە خەڵکی زۆری تێدا لە ناوچووە. جا ئەگەر تۆ بتوانی کە کەشتێکت بۆ ئەم دەریایە بیر و باوەڕ بێت و پێداویستی و کەرەستت بۆی پشت بەستن و تەوەکول بێت بە پەروەردگار، زاد و زەخیرەشت تەقوا و خوداپەرستی بێت، ئەوە تۆ بە بەخشەندەیی پەروەردگار لەم دەریایە ڕزگارت دەبێت. خۆ ئەگەر لەناو ئەم دەریایە شتیا بچی ئەوە بەهۆی گوناهەکانی خۆتە. کوڕەکەم، گەر شتێکی سەیرت نەبینی پێمەکەنە، هەرگیز بە بێئەدەبی بەڕێگادا مەڕۆ و پرسیار لە شتێک مەکە کە پەیوەندی بە تۆوە نییە. کوڕەکەم، ماڵ و سامانت بە فێڕۆ مەدا، ماڵ و سامانی کەس بە زۆر وەرمەگرە، چونکە ئەوەی بەدەستی دەهێنی بۆ تۆیە،
ئەوەی وازی لێ ئەهێنی بۆ غێری تۆیە. کوڕە شیرینەکەم، هەر کەسێک بەزەیی بە خەڵکدا بێتەوە، خوداش بەزەیی بەودا دێتەوە. هەر کەسێک بێدەنگ بێت لە هەموو کاتێک قسە نەکات ئەوە سەلامەت دەبێت. هەر کەسێک قسەی خێر بکات شتی زۆر بەدەست دەهێنێت. هەر کەسێک قسەی خراپ و شەڕ بکات ئەوە تووشی گوناهی زۆر دەبێت. هەر کەسێک زمانی خۆی نەپارێزێت ئەوە تووشی پەشیمانی و ئاه و حەسرەت دەبێت. دەجێڕنەوە کە لوقمانی حەکیم بە کوڕەکەی فەرموو: کوڕەکەم، چیت بەدەستهێناوە لە حیکمەت و دانایی؟ ئەویش فەرمووی: خۆم بە شتێک خەریک ناکەم کە پەیوەندی بە منەوە نەبێت. لوقمانی حەکیمیش فەرمووی: کوڕەکەم، شتێکی ترت ماوە. ئەویش ئەوەیە لە کۆڕ و کوبوونەوەی زانایان دابنیشە و پێشبڕکێ بکە بۆ ئەم شوێنانە، چونکە پەروەردەگار دڵە مردوەکان بە وتەی پڕحیکمەت و دانایی زیندوو دەکاتەوە، هەر وەک چۆن زەوی کاتێک کە وشک دەبێت بەهۆی بارانی بەخۆر سەوز دەبێت و دەژێتەوە. کوڕە شیرینەکەم، فێری زانست و زانیاری مەبە بۆ ئەوەی شانازی بە خۆت بکەی بەرامبەر بە زانایان، یا خۆت بۆ ئەوەت بێت کە مشتومڕ لەگەڵ کەسێکی نەفام و نەزاندا بکەی، یا خۆت بۆ ئەوە بێت کە خۆت لە ناو خەڵکدا بەدەر بخەیت. لە بەرامبەر ئەمەشدا دەست لە زانست هەڵمەگرە، نەوەک حەزت بچێتە نەفامی و نەزانی. کوڕە شیرینەکەم، تەماشای کۆڕ و کۆبوونەوەکان بکە. ئەگەر بینیت ئەوانەی لەم شوێنەدا دانیشتون یادی پەروەردەگار دەکەن، ئەوە تۆش لەگەڵیان دانیشە، چونکە تۆ گەر زانابیت کە لەگەڵیان دانیشتی ئەوە زانستەکەت سوودی بۆت دەبێت. خۆ ئەگەر نەفامیش بیت ئەوە کە لەگەڵیان دانیشتی فێر دەبیت. بەڵکو خوداش بە چای میهرەبانی سەیریان دەکات، تۆش بەر ئەم میهرەبانی و بەخشەندەیە دەکەویت. بەڵام ئەگەر بینیت خەڵکانێک دانیشتون و یادی خوا ناکەن، تۆ لەگەڵیان دامەنیشە، چونکە ئەگەر تۆ زانابیت ئەوە زانستەکەت سوودی بۆ تۆ نابێت. ئەگەر نەفام و نەزانیش بیت ئەوە زیاتر تووشی گومڕایی و نەفامی دەبیت. جا نەوەک پەروەردەگار بە چاوی خەشم و تووڕەیی سەیریان بکات، تۆش وەبەر ئەم سەزا و تووڕەیی خوا بکەوی. دەمەقاڵی لەگەڵ زانایاندا مەکە، نەوەک تۆیان لا سووک بێت. هەروەها دەمەقاڵی لەگەڵ کەسانی نەفام و نەزانیش مەکە، نەوەک بە نەفامت تێبگەن و قسەی ناشیرین و جنێوت پێ بدەن. بەڵکو ئارام بگرە لەگەڵ ئەو کەسەی کە لە تۆ بەرزترە لە ڕووی زانست و زانیاری، هەروەها لەگەڵ ئەوەش کە لە تۆ نزمترن لە زانست و زانیاری، چونکە ئەو کەسانە دەگەن بە پلەی زانایان کە لەگەڵیان ئارام دەگرن و هەردەم لەگەڵیان دەبن، هەروەها بە نەرم و نیانی زانستیان لێوەردەگرن و فێری دەبن. کوڕە شیرینەکەم، گەر بە سەلامکردن چوویە لای خەڵکانێک، اینجا لە کوچێک دانیشە و قسە مەکە هەتا ئەوان قسە دەکەن. جاگەر یادی پەروەردەگاریان کرد تۆش لەگەڵیان یادی خوددا بکەوە. و ئەگەر بینیت جگە لە خوا باسی شتێکی تر دەکەن ئەوە تۆ لەم شوێنەدا مەنیشە و بڕۆ بۆ شوێنێکی تر. کوڕە شیرینەکەم، لەگەڵ زانایاندا بنیشە و پێشبڕکیان لەگەڵ مەکە، نەوەک نەهێڵن لایەن دانیشیت. پند و عیبرەت لەم دنیایە وەربگرە، ڕۆژوویەکی وەها بگرە کە لە هەموو هەوا و ئارەزوەکانی دنیا دوورت بخاتەوە، و ڕۆژوویەک مەگرە لە نوێژ دوورت بخاتەوە لە کاتێکدا نوێژەکە لای خوا لە ڕۆژوەکە خۆشەویسترە. کوڕە شیرینەکەم، ئەگەر لە بچووکیەوە فێری ئەدەب و ڕەوشت بەرزی ببیت ئەوە لە کاتی گەورەییدا سوودی لێ دەبینیت. کوڕە شیرینەکەم، لە خوددا بترسە. ئەگەر بەقەدەر ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاوا چاکەت هەبێت هەر لەوە بترسە کە سزا نەدرێیت، نزا و تکان لە خوددا بکە. ئەگەر نزاکانیش بەشی گوناهی هەموو ئەو کەسانە بکات کە لە ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاوا هەن، بەڵکو هەر نزا و دوعا بکە کە خوددا لێت خۆش بێت. جا کوڕەکەی لوقمان لە باوکی پرسی: بەڵام باوکی گیان، من چۆن دەتوانم ئەم هەموو شتە بکەم لە کاتێکدا کە من یەک دڵم هەیە؟ لوقمانیش پێی فەرموو: کوڕە شیرینەکەم، ئەگەر دڵی مرۆڤی بڕوادار دەربهێنرێت ئەوە دەبێتە دوو ڕۆشنایی، ڕۆشنایەک بۆ لە خواترسانە، ڕۆشنایەکیش بۆ نزا و دوعایە. جا ئەگەر بیان پێویت هیچیان ناچێتە سەر ئەوی تر و پەیوەندی بەوی ترەوە نییە. کوڕە شیرینەکەم، چاک بزانە کە لەسەرت پێویستە بەندایەتی بۆ پەروەردەگار ئەنجام بدەیت و ئارام بگریت. چاک بزانە کە لە ئارامگرتنتدا خۆشەویستی و لێبوردەیی و چاودێری هەیە. جا ئەگەر ئارام بگریت لەسەر ئەو شتانەی کە پەروەردەگار لێی قەدەغە کردووی
و واز لە دنیا بهێنیت و گوێی پێ نەدەیت ئەو ناخۆشیانەی لەلات ئاسان دەبێت کە پەروەردگار بەسەردا دەهێنێت. ئەوە هیچ شتێکت لە مردن لەلا خۆشەویستتر نابێت. ئەمجا بە چاکی چاودێری مردنت دەکەیت و کاری بۆ ئەنجام دەدەیت. کوڕە شیرینەکەم، کاری چاکە ئەنجام بدە و خۆت دوور بگرە لە کاری خراپە، چونکە کاری چاکە خراپە دەسرێتەوە و لای دەبات. کوڕە شیرینەکەم، یاد و زیکری پەروەردگار زۆر بکە، چونکە خودای گەورەش یادی ئەو کەسە دەکات کە یادی خوا دەکات. کوڕە شیرینەکەم، با گوناهەکان هەردەم لە بەرچاوت بێت و کارە چاکەکانت با لە دواوە بێت. جا لە دەست گوناهەکان ڕابکە و بۆ لای پەروەردگار بگەڕێەوە و کارە چاکەکانت بە زۆر مەزانە. کوڕە شیرینەکەم، ئەگەر کەسێکت بینی هەڵەی کرد، تۆ سەرزەنشتی مەکە، بەڵکو گوناه و هەڵەکانی خۆت بە بیر خۆت بهێنەوە، چونکە تۆ پرسیارت لە کار و کردەوەکانی خۆت لێ دەکرێت. کوڕە شیرینەکەم، بە لەش ساغی و تەندروستی باش هەڵمە خەڵەتێ و ناخۆشیەکانت ئاشکرا مەکە و بیشارەوە، چونکە ناخۆشی لەگەڵ گەنجینەی چاکەدایە، بەڵکو ئارامی لەسەر بگرە، چونکە ئەمە لە دوایی دەبێتە زاد و زەخیرەت. کوڕە شیرینەکەم، بەشتی سوک و سادە ڕازی بە، هەروەها بەو ڕزق و ڕۆزەیە ڕازی بە کە پێت دەبەخشرێت و چاومەبڕە ڕزق و ڕۆزی یەکێکی تر، چونکە دەبێتە هۆی ئەوەی ئازار بچێژیت. کوڕە شیرینەکەم، لەگەڵ کەسانی زانا و دانادا بنیشە و بە حیکمەت و دانایی قسەیان لەگەڵدا بکە، تاوەکو فێری حیکمەت و دانایی ببیت. کوڕە شیرینەکەم، بە دوای پێداویستەکاندا بڕۆ، هەرگیز قسەیەک مەدرکێنە کە پەیوەندی بە تۆوە نییە. کوڕە شیرینەکەم، نەرم بە لەگەڵ خەڵک و چاکەیان لەگەڵدا بکە، زۆر بیر بکەوە و تێ بفکرێ، قسە زۆر مەکە، تەنها لە کاتی وتنی ڕاستیدا نەبێت. زۆر بگری و کەم دڵخۆش بە، گاڵتە مەکە و مەقیژێنە و هاوار مەکە. هەر کاتێک بێدەنگ بوویت، با بێدەنگەکەت بە بیرکردنەوە و تێفکرین بێت. هەر کاتێکیش قسەت کرد، با قسەکانت بە حیکمەت و دانایی بێت. کوڕە شیرینەکەم، گەر قسەکردن وەکو زیو بێت، ئەوە بێدەنگی وەکو زێر وایە. گەر بێدەنگ بیت، هەرگیز پەشیمان نابیتەوە، بەڵام لەوانەیە زۆر جار پەشیمان ببیتەوە گەر قسە بکەی. کوڕە شیرینەکەم، سوود لەم زانستە وەرگرە کە خوددا پێی بەخشیویت، چونکە زانا هەرگیز وەکو نەفام و نەزان نابێت. چاکترین زانست ئەو زانستەیە کە سوودی هەبێت و خەڵکیش سوودی لێوەربگرێت، چونکە خودای گەورە خێر و چاکە دەخاتە زانستێک کە سوودی بۆ خەڵک هەبێت. زانست و زانیاری سوودی بۆ یەکێک نابێت کە وازی لێ بهێنێت. کوڕە شیرینەکەم، زاناترینی خەڵک ئەو کەسەیە کە زۆر لە خوا دەترسێت و دەیپەرستێت. کوڕە شیرینەکەم، وتەی مامۆستا و زانایان وەکو سەرچاوەیە، ڕۆژ بە ڕۆژ خەڵک پێویستیان پێی دەبێت. کوڕە شیرینەکەم، زمانت کلیلی چاکە و خراپەیە، کەواتە دەمت ببەستە، تەنها قسەی خێری پێ بکە، ئەگەر نا مۆرێکی لێ بدە، هەروەک چۆن مۆر لە زێر و زێو دەدرێت. کوڕە شیرینەکەم، خۆشی بۆ ئەو کەسەی کە بە ژیانی دنیا هەڵنەخەڵەتاوە و لە حەشر و حسابی ڕۆژی دوایی پەشیمان نەبۆتەوە، چونکە کار و کردەوەی بۆ ئەنجام داوە. کوڕە شیرینەکەم، هەر کەسێک بەزەی بە خەڵکدا بێتەوە، ئەوە خوداش ڕەحمی پێدەکات. هەر کەسێک بێدەنگ بێت و قسە نەکات کە پەیوەندی بەو نییە، ئەوە سەلامەت دەبێت لە هەڵەکردن. هەر کەسێک کاری چاکە ئەنجام بدات، دەوڵەمەند دەبێت. هەر کەسێک قسەی ناشیرین و خراپ دەرببڕێت، ئەوە تووشی زەرەر و زیان دەبێت. هەر کەسێک ڕقی لە کاری خراپە ببێتەوە، دوور دەبێت لە کاری خراپە. کوڕە شیرینەکەم، لە نزا و دوعای ستەم لێکراو بترسە، چونکە دوعای ستەم لێکراو لە هەموو دوعایەک خێراترە بۆ لای پەروەردگار و لە هەموو دوعایەکی زووتر وەڵام دەدرێتەوە و قبول دەکرێت. کوڕە شیرینەکەم، ئامۆژگاری لە خەڵک وەرگرە، ئەگەر لەسەری شت قورس و گران بوو، هاوار بە ماڵی ئەو کەسەی کە حەز بە گومڕایی دەکات لە بەرامبەر ڕێگەی ڕاست و دروست. خۆشی و شادی بۆ ئەو کەسەی کە سوود لە زانستەکەی وەردەگرێت و گوێ دەگرێت لە وتەی ڕاست و دروست و دوای دەکەوێت و کاری پێدەکات. کوڕە شیرینەکەم، باخەم و ئەرکی هەرە گەورەتە ئەو شتە بێت کە بۆی دروست کراوی. خۆت خەریک مەکە بە شتێک کە بۆت دابین کراوە و بەشت دەکات. گرنگی بە دنیا مەدە، چونکە سەرقاڵت دەکات و دوورت دەخاتەوە لە ڕۆژی دوایی.
کوڕە شیرینەکەم لەو کەسانە ببوورە کە داوای لێبوردنت لێ دەکەن هەرگیز شانازی بە کار و کردەوەکانت مەکە ئەگەر زۆریش بێت چونکە تۆ نازانی کە خوددا ئەم کار و کردەوانت لێ وەردەگرێت و قبوڵی دەکات یان نا کوڕە شیرینەکەم با گوڵ و گوڵزاری دنیا هەڵت نەخەڵەتێنێت و فریوت نەدات و دوای هەموو شتێک مەکەوە کە لە دنیا بۆت بهێتە دی بەڵکو داوای ئەو شتانە بکە کە لە پەروەردەگار نزیکت دەکاتەوە کوڕە شیرینەکەم هیچ دەوڵەمەندێک وەکو تەندروستی باش و لەش ساغی نییە هیچ ماڵ و سامانێک وەکو ژیانێکی سادە و خۆشگوزەرانی نییە کوڕە شیرینەکەم بازرگانی لەگەڵ خوددا بکە بەوەی کە کار و کردەوەی چاک ئەنجام بدەی بۆی لە بەرامبەریدا قازانج دەکەی کوڕە شیرینەکەم هەردەم لە خوا بترسە چونکە ئەمە دەبێتە زاد و زەخیرە بۆت لە کاتێکدا کە ئەم کارە لەسەرت واجبە با هەردەم زارت بە یاد و زیکری خواوە پێوەست بێت چونکە گەورەی زیکری خوددا لەسەر قسە وەکو گەورەی خوددایە لەسەر دروستکراوەکانی کوڕە شیرینەکەم لە پەرستن و بەندایەتی کردنت بۆ خوای گەورە لە لۆمەی لۆمەکاران مەترسە کوڕە شیرینەکەم جێبەجێکردنی واجبەکانت وەکو نوێشکردن کە لەسەرت واجبە گەورەترە لە هەموو ئەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدەیت چونکە نمونەی نوێژ و زیکرکردنی خوا وەکو کەشتیە لە ناو دەریادا ئەگەر تەواو بێت و ساغ بێت ئەوانەی کە لە ناو کەشتەکان سەلامەت دەبن خۆ ئەگەر تەواو سەلامەتیش نەبێت ئەوە هەموویان لە ناو دەچن کوڕە شیرینەکەم ئەگەر بێدەنگ و لاڵ بیت باشترە بۆت لەوەی کە قسەکەرێکی نەفام و نەزان بیت کوڕە شیرینەکەم خۆت بە کەم و سادە بزانە بەرامبەر ڕاستی و دروستەکانت دەبیتە عاقڵ و ژیرترین کەس کوڕە شیرینەکەم هیچ شتێک لەسەر تێری مەخۆ چونکە ئەگەر ئەم خواردنە بۆ سەگ بەجێبێڵیت باشترە لەوەی کە لەسەر تێری بیخۆی کوڕە شیرینەکەم بزانە کە گەورەترین نەبوونی عەقڵ و ژیریە و گەورەترین بەڵا و ناخۆشی قەرزداریە دیارترین کارەسات نەبوونی ئارامگرتنە چاکترین دەوڵەمەندیش ئەو کەسەیە کە قەناعەتی هەیە